فێربوونی ئینگلیزی شایانی ئەوەیە کە تۆ کاتی بۆ سەرفکی داواکاری منیش ئەوەیە ئەگەر خاوە فێربی ئەبێ هەر ڕاکی بەدوایە واتە هەر ناگەیتە ئەوەی ئیتر تێبگەی ناگەیتە ئەوەی بخوێنیتەوە بەڵام ئەگەر بە چڕوپڕی دەستی پێ کرد مۆزوعەکە ئەوەیە کاتێک کە تۆ بە چڕوپڕی ئەخوێنی ئەو شتانەی ئەمڕۆ فێری ئەبی ئەگەر بە چڕوپڕی خەریکی خوێندنبی بەیانیەتەوە بەرچاو دوو بەیانیەتەوە بەرچاو سێ بەیانیەتەوە بەرچاوت لە ماوەی 2 مانگ 3 مانگە تۆ هەرچی فێربووی لەبیری نەچوێتەوە حال بەردەوام فێرەبی هەر فێرەبی بەڵام ئەگەر ئێمە ئەم پرۆگرامە بکشێنین بۆ ماوەی 2 ساڵ یعنی ئێستا زۆربەی سنتەرەکانی کوردستان ئەم پرۆگرامی ئێمەیان نەک بۆ 2 ساڵ بە 4 ساڵ تەواوی ناکەن بە 4 ساڵ یعنی بڕۆن تەماشاکەن بزانە هیچ سنتەرێ هەیە منهەجێکی وەکو ئینتەرچێنج بگەێنێتە ئاخر ناتگەێنێ هەموو ساڵێک هەزاران تەلەبە وەرەگیرێن بەس ئینترۆیان پیاڵن هەزاران تەلەبە بەس یەکەکەیان پیاڵن ئیتر بڕۆ هەموو کوردستان بگەڕە سێکەی و دەست ناکەوێت دووەکەی دەست ناکەواتە ئاستەکانی سەروتری نییە بەس ئێمە هەموویمان چڕ کردوتە تا تۆ بتوانانی لە ماوەی 6 بۆ 10 مانگە هەمووی تەواوکەی خۆی پرۆگرامەکە بۆ 6 مانگە بەس ئێمە ئامادەین 4 مانگ خۆبەخشانە لەگەڵ ئێوە ئەبین 4 مانگ خۆبەخشانە بەس ئێوە بگەنەوە ئاستە واتە ئێمە ئامادەین هەموو قوربانیە گەین بەس تۆ ببینین ئینگلیزی ئەزانی بەس تۆ ببینین کە ئەتوانی بە ئینگلیزی قسە بکەی بەس تۆ ببینین کە توانیتە کتێبێت تەرجمە بکەی ئێمە ئەمەمانەوێت بەڕاستی ئەبێ چۆن ئێمە ئەمە هەدەفەکەمانە بێت تۆژە هەدەفەکەت ئەوە بێت چونکە هیچ دام و دەستگایەک نییە کە ئامانجیان یەک نەبێت و بتوانن سەرکەوت کەواتە ئەبێ ئامانجی مامۆستاکە دەستگاکە خوێندکارەکە سەرپەرشتیارەکە هەموو یەک ئامانج بێت ئامانجەکەش ئەوەیە تۆ نەگاتە دەمانگی تر ئینگلیزیکی باش بزانیت ئەمەش قوربانی دانیێرە ئەمە بەنسبەت ئێمەوە لە 2010 دەستان بۆ ڕیکۆرد دەکەین یعنی تەسەوورکەن ئێمە زۆرە لە ئیشەکەمان کردووە لە 2010 ئێمە دەرس ڕیکۆرد دەکەین چونکە مستەحیلە کەسێ بەڕاستە و خۆ یا لە ناو پۆلە ئەم منهەجە بڵێتەوە ئەوە چکە تەکید بن ناخوێنرێ یعنی تۆ ئەبێ مامۆستاکە ڕۆژی 4 ساعت دەرس بڵێتەوە ئەژینە ئەم منهەجە تەواو ناکرێت بەس ئێمە چیمان کردووە دەرسێک کە تۆ لێرە ئەیبینی 10 دقەیە ئێمە سەعاتی خەریکی بووین بۆی تۆ سەعاتی خەریکی نەبی بۆی تۆ 10 دقە خەریکی بی نازانم هیوادارم لە قسەکەم بەوازحی تێگەشت بن بۆ نمونە بابەتێک هێنراوە ئەم بابەتە کورت و پوختمان کردوێتەوە تەمرینمان بۆ دروست کردووە بە کورتی و بە جوانی شەرحمان کردووە تو ئەگەر تێناگەی دووبارەی کەرەوە نەک بێین کاتەکەت بکوژین کەواتە لەلایەن ئێمەوە لە 2010 دەرس ئامادەکەین لە 2010 ئێمە دەرس ئامادەکەین سپاس بۆخوا پرۆگرامەکە بەنسبەت گروپی یەکەمەوە جارجار ئەگەر فریانەکەوتین بەنسبەت ئێوە پرۆگرامەکە حازرە لە ماوەی 1 مانگە هەرچیت خوێندووە لە زمانی ئینگلیزی لێرە مڕاجعەکەیتەوە وا بزانە ئەم مانگە مانگی مڕاجعەیە باشە هەرچی ئاسان بوو گوێمێرە چکەمە هەر ئەبێم قۆناغە مڕاجعەیەکی بکەیتەوە واتە تۆ ڕاستە بەشی ئینگلیزیت بۆ نمونە تەواو کردووە ئینگلیزیێکی باشە زانی دەوراتە بینیەوە بەس 1 مانگی یەکەم سەبرکە با مڕاجعە بێ کێشە نییە بەڵام مانگی دووەم ئاستی خۆتە مانگی سێم قورسە ڕێک ئەم قسەیەم کرد بۆ تەلەبەکانی گروپی یەکەم واش دەرچوو وتم بەڕێزان مانگی یەکەم زۆر ئاسانە مانگی دووەم زۆر ئیسفادەی لێکەن وەسەتە و ئاستی خۆتانە مانگی سێهەم قورسە تەسەورکەن گروپی یەکەم بە 4 مانگ تەواویان کرد هوی وام وایە ئێوە بتوانن بە کەمتر لە 4 مانگ تەواویکەن بەڵام جەدوەلەکەمان بۆ 3 مانگە یعنی ئەگەر بەسەرکەوتووی و زۆر بەجددی بێن لەگەڵیا بە 3 مانگ تەواویکەن بۆیە زۆر بەجددی خەریک بە هەر لە دوای 2-3 هەفتە 4 هەفتە 5 هەفتە بە تەواوەتی هەستەکەی کە پرۆگرامەکە جددیە مامۆستاکان جددین ئیمتیحانات زۆر جددیە هیچ مەجالێکی تیانە لەبەر ئەوە من لە کۆمەڵە کتێبە بینیومە هەمیشە ئاماژە بە تاریق بن زیاد دەکەم تاریق بن زیاد ئەو سەرکردەیە بوو کە جێیشەکەی لە بردە ئەندەلوس لە مەغریبەوە بردی ئەو بەرە بۆ ئیسپانیا چی کرد کەشتیەکانی سووتان بەڕێزان بە کەشتی جێیشەکەی بردە ئەو دیۆ کەشتیەکانی سووتان وتی پێیان ئێستا ئەوە لە مێشتی خۆتان دەرکەن ڕاکەن چونکە ئەوە کەشتیەکان ئەبینن سووتە یان شەڕ ئەکەن
ئەبێ ئەم شەڕە بەرنەوە سەرکەوتن بەدەستێنم یان ئەکوژرێن هیچ حەلێکی کە نییە کەواتە ئەم لەشکرەکەمی بردی ئەو بەر بە دڵ و گیان تا ئاخر لەحزە شەڕیان کرد بەڵام زۆر عەجیب ئەو هەموو جێکشەی بەرامبەر تێکشکە ئەمان بەجێکشێکی کەمەوە کە بە کەشتی چووبوونە ئەو بەرەوە سەرکەوتنیان بەدەستێنە ئەمە زۆر کتێبە ئاماژەی پێکراوە یعنی هەر ئەو کتێبانی کە باس لە پەرەپێدانی خود و ئەوانەیەکەن زۆربیان ئاماژەیان پێکردووە کە ئەمە بوتولەیەکی تاریخیە ئەسلی مۆزوعەکەش ئەوەیە ئەبێت تۆ کەشتیەکانی ڕاکردن بشکێنی تکایە ئێستا بڕیار بە ئیتر کەشتیەک نەماوە تۆ لێ ڕاکی ئەبێ ئەم شەڕە بکەی ئەبێت و ئەم شەژمانگە ڕۆژانە 4 ساعت خەریک وا بکەن فرسەتێکی زۆر باشتان لە بەردەسایە باوەڕکەن ئازیزان ئەوەی لە ماوەی ئەم 3 مانگاکێتە بەردەستەوە بە 6 ساڵ نەکەوتێتە بەردەست یعنی گومانتان لەم قسەیەم نەبێت بە 6 مانگ ئەوەی کە تۆ لەم 3 مانگا ئەکەوێتە بەردەست بچی لە بەشی ئینگلیزی بە 3 ساڵ نیوەی ناکەوێتە بەردەست بۆ فێربوونی خۆت لەوە چێشتی زۆر باشە فێرکەن بەس دەستێ بگرن فێری ناکەن یعنی ئێستا بۆ نمونە بە دەرچوویەکی بەشی ئینگلیزی بڵێ ئەمانم بۆ بکە بە ئینگلیزی ئیشم کرد ئیشم کردووە ئیشم دەکرد ئیشم کردبوو باشە 20 دقەیە ئیشم کردووە 20 دقە بۆ ئیشم کردبوو 6 جۆر ڕستێ من خۆم لە مەرحەلە 3 و 4 تەلەبە لە بەش لە مامۆسای زمانی ئینگلیزیم پرسیوە سەیرەکەم زۆربیان نازان زەمانەکان چۆن ڕێککەنەوە لەگەڵ کوردیەکان بەس ئەم پرۆگرامە بە جیاواز لە هەموو پرۆگرامەکانی خوێندن لە کوردستانە کەلیمە نییە پێت نەڵین ئەو کەلیمە یعنی چی ڕستە نییە پێت نەڵین ئەم ڕستە یعنی چی جۆری قسەکردن نییە پێت نەڵین ئەم جۆرە کوردیەکەی ئاوا ئینگلیزیەکەی ئاوا لەبەرەوەی هەموو ستایلی فێربوونەکەش بە تەرجومەیە دڵنیا بن زۆر ئیسفادەکەن بەس چیە سەبرتان هەبێت تا تێرمی دووەم ئەگەنە کۆتایی کە تێرمی دووەم گەشتنە نزیکی کۆتایی وەکو چۆن مناڵ 2 ساڵ ئەبیستێ دوای زمان ئەگرێ ئینشاءالله لە کۆتایی تێرمی دووەمە زمان ئەگریت خەمی زمان گرتنت نەبێ خەمی ئەوەت نەبێ بڵێ وەڵا ئەوە من 3 مانگی کەش خەریک بووم هێشتا ناتوانم قسە بکەم نە جارێ هەمووی بکەرە ناو مێشکت ئۆتۆماتیکی ئینشاءالله لە مانگەکانی ئەخیرە یەکسەر خۆی ئەکتیڤە بێت